کە سوکاری قوربانیانی بۆردومانەکەی 21 تشرینی دووەم لەلایەن فڕۆکەیەکی عێراقیەوە بۆردومانی تەکەیەکی شیعەکانی قەزای داخۆ کرا. ئەو شیعانە سکاڵایان دژی حکومەتی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە عێراق تۆمار کرد. پارێزەری دۆسیەکەش دەڵێت فڕۆکەکەی عێراقیە و دەبێ حکومەتی عێراق بە فەرمی داوای لێبوردن لە کەسوکاری قوربانیەکان بکات و قەرەبوویان بکاتەوە. وەکاریمان ئەمڕۆ کۆبنەوەمان کردیان سکاڵی ڕسمی لەسەر وەزیر دیفاعە، لەسەر ڕئیس وزەرا، لەسەر قات قووەت جەویەیە. داواکاریمان بزانم کێ لێدایە ناوی تایارەکەمان بدات، ئەوە ئیحداسیەی دایەوە کێیە؟ هەمووتان دەزانن، هەموو خەڵک دەزان، هەموو عێراق دەزانی لە داقوق نەک ئێستا هەر لە پێشەوە لە داقوق هیچ مشکلەی نەبووە، هەمان بە برایەتی ژیانمان کردیە لێرە عارەب و کورد و تورکمان. داعش ناتیە لێرە، شەڕش نییە لێرە، ئەو قەسفە چییە؟ ئیمڕۆ کەسوکار ئەو خەڵکە کە لە تاریخی 21/10/2016 تەجمع کردیانەوە لای محکەمەی داقوق داوای ئەیکەینەوە حقوقیان لە ئەو تایارەی کە قەسفی کردووە تەکەی ئێڵخانلی، ئەوەش ئەو تایارەش دیار بوو بۆ خەڵک و بۆ هەمومان، تایارەی عێراقی بوو. خەڵکەکەش داوایکە محکەمە ئیجراعاتی خۆی وەرگێتەوە و محکەمەش دەست پێ کردو ئیجراعات ئینشاءالله هەموو حەقی ئەگەڕێت بۆ خاوەنی خۆی. لە کاتی هاتنی چەکدارانی داعش بۆ ناو شاری کەرکووک فڕۆکەیەکی عێراقی بۆردومانی هێزەکانی پێشمەرگە و تەکیەی ئێڵخانیلاری شیعەکانی کرد، لە ئەنجامدا 14 ژن و منداڵ گیانیان لەدەستدا و زیاتر لە 100 کەسی تریش بریندار بوون و لەو کاتەشدا حکومەتی عێراقی ڕاگەیاند ئەو فڕۆکەیە بە هەڵە بۆردومانی ئەو جێگایی کردووە. لە بەرامبەردا جوان حەسەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پەیامی ڕاگەیاند ناکرێت حکومەتی عێراقی هەڵەیەکی وا بە ئاسایی بزانێت و لێکۆڵینەوە لە کەیسەکە نەکات. بەداخەوە ئەوەی بەدی ئەەکەین کە ئەمە ناکرێت بە غەڵەتێکی ئاسایی وەربگیرێ، چونکە تۆ تیارەیە کە دێ قەسف ئەکا لە جێگایەکە واتە هاتووە دوژمنان لە ناوبەرێ نەکو بێ هاوڵاتیانت لە ناوبەرێ، تیارێکی گەورە بەو شێوازە بە نرخ و بە مەترسیەکەشی ئەدێتە دەست کەسێکەوە بێگومان ئەبێت تەدریبێکی چاکی پێکرابێت کە بدوێ جێگای قەسفکە خەریتەیەکی باش و جێگایەکی دقیقی پێدرابێت کە لەکوێ ئەدا. ئەمەیان جێی نیگەرانی ئەگەر بە هەڵەیەکیش وەربگیرێت، چونکە ئەمە هەڵەیەکی سادە نیە. بۆیە منش پشتیوانی داواکاری کە سوکارەکانەکەم ئەبێ محکەمەی اتحادی لەوێ جارێکم حکوومەتی عێراقی ئیعلانی بکە هۆکارەکەی چی و نەوە تەنها غەڵەتێکە، چونکە وا بێ ئێستاکە ئەگەر بەیانی هەر ناوچێکی عێراقی تووشی کێشە و شەڕ بووەوە هاوڵاتە مەدەنیەکان ئەبێ لە حکوومەتی عێراقی بترسن کە قەسفیان بکە پێشەوەی لە دوژمنانیان بترسن. بۆیە ئەبێ ئەمە لێکۆڵینەوەیکی وردی لەسەر بکرێ. ماوەی نزیکەی 2 مانگە و فڕۆکە عێراقیە بۆردومانی داقوقی کردووە و لەلایەکی تریشەوە شاخەوان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی بەرگری پەرلەمانی عێراق لە ئەکاونتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای کرد. لێکۆڵینەوە لە بۆردومانەکە بەردەوامە و سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری زیاترن لەو بارەیەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای داقوق.